هاتم بەو شارەی ڕۆژانە 50 کۆمپانە تایدا دادەخرێن و مایەپوش دەبن. لە هاتی دەواازە سنوورەکانی 60% کەمیان کردووە. هەموو مانگێک 35 ملیار دینار کورتێنانی هەیە. 325 کارگەی داخراون. 90,000 ئەندازاری تێدان. بەڵام 1000 پرۆژەش لە بێپارەیی وەستاوە. بێپارەیی خەریکە جوڵە لەم شارە پرجوڵەیە بڕێت. گوزارێکی کورت بکەی زۆر بە ئاسانی وە خێرایی چەندین خاڵی گەش و ڕەش لە ئابووری سلێمانیا دۆزیتەوە. هاتووم بۆی وەڵامی پرسیارانەم دەستکەوێت. بە جددی سلێمانی مانگانە چەند پارە پەیداکە؟ چەند خەرجەکە؟ خەزێنەکەی بۆ بەتاڵ بۆتەوە. بۆچی خەڵکەکەی داد و بێدادیانە بەدەست نەبوونی کار و کاسبی؟ ئەمە کینە شەهرەی بە 5 براکەم دای لە هەولێرەوە دەڕۆم بۆ سلێمانی. ئەمە بەشێکە لەو ڕێگایی کە سلێمانی دەبەستێتەوە بە ئیداری ڕاپەڕین و بە هەولێرەوە. هەمووم ڕێگایە تەنیا 18 کیلۆمەترە. 10 دانە ساڵی ڕەبەقە کاری تیاکرێت. تەواو نابێت و نابێت و نابێت. تەنیام ڕێگەیە نییە. ئەوە تا ڕێگەکانی سەی سادە قەڵەبجە، پێنج جوێن باشماخ، وارماوە دەربەندی خان، دەربەندی خان کەلار، کەلار کەفریش، 10 دانە ساڵە دەستیان پێ کردووە کارکردن تایدا وەستاوە. وەستانی کارکردن لە پرۆژە یانی نەجوڵانی پارە، یانی بێکاری، یانی متبوونی بازار. ئەوە خەریکە دەگەمە دەواازەی سلێمانی. بەدەستە ڕاستمە پرۆژەیەکی استراتیژی بە بازارکردنی کەلوپەلی کشتتوکاڵێ بینی لە کوردستاندا. ئەلوەی هاوچەرخی سلێمانی لەسەر ڕوبەری 103 دۆنم 205 قاتع لەسەری دروست کراوە. 6 ساردکەرەوەی تێدایە. توانای کۆگاکردنی 1500 تۆنە. چەند ڕۆژێک کاری کرد و داخرا و کەس نایە بەلایە. بەتەنیشتی ئەوە کارگەی چیمەنتۆی تاسڵوجا بینین. ڕۆژگارێک یەک لە سەرسەی هەموو کارەکانی عێراق لە سلێمانی بوو. بەڵام ئێستا لە کۆی 1059 کارگە 325 کارگەی داخراوە. دەیان هەزار هەلی کار لەدەست چووە. خەڵک چۆن بێکار نابێت؟ بازار چۆن مت نابێت؟ گیرفان چۆن بەتاڵ نابێت؟ سەرنج بن لە دەستە چەپمە پرۆژەیەکی نیشتەجێبوونی زل و زەلام هەیە. 10 دانە ساڵە لەوێ کەوتووە 1540 نیشتەجێبوونە. کەس ناچێ بەلایە. خۆر ئەوە نییە. 1000 پرۆژە لە سلێمانی وەستاون. 1 تریلیۆن دیناری خەڵک گیری خواردووە. 900 بەڵێن دەربێکار بوون. کەمێکی دیکە بڕۆین شەقامی 100 مەتری سلێمانیە بینین. ئەویش لە بێپارەیە نیمچە وەستانێک وەستاوە. حکوومەت فریانەکەوی شەقامی 60 مەتری سلێمانی بە دەردی نەخۆشخانە چوارسە قەڕوێڵەکە ئاچێت. کاتێک تەواوە بێ هیچ تامیتیان نامێنێت. بەر لەوەی بچم بۆ ناو شاری سلێمانی با شتێکتان بۆ باسکەم. ئەوەی کە هاتۆتە سەر شاشە دەیبینن ئەوە کۆریدۆری تاسڵوجە سلێمانیە، یعنی ڕاڕە و دەواازەی سلێمانی. وەک لە دیمەنەکان نایبینن بە هەشتێک لە پرۆژەی بازرگانی و بەرهێنان و نیشتەجێبوون دروست کراوە. یعنی تۆ بەم شێوەیە دەڕۆشتی بۆ سلێمانی. ئەم پرۆژەیە وەک لە دیمەنەکانە دیارە ملان ملانەکە وەشانەدا لە شانی شەقامی شێخ زاید لە دووبەی. بەڵام لە ڕاستیا چی دروست کرا؟ هەمووی کرا بە کۆگا و بە پیشانگای ئۆتۆمبیل. ئێستاش تێنەگەیشتم و نەمزانی سلێمانی ئەم هەموو مەعرەز و مەخزەنەی بۆ چییە؟ ئەمە باڵەخانەی پارێزگای سلێمانیە. پارێزگارەکەی دەڵێت لە چل ڕێگەی جیاوازەوە داهات لە سلێمانیەوە دەڕوات بۆ هەولێر. ئێرە شەقامی مەولەویە. گرانترین موڵکی بازرگانی لە هەموو کوردستان لێرە فرۆشراوە. بەڵام دوکاندارەکانی داد و بێدادیانە بەدەست نەبوونی بازاڕەوە. لە سلێمانی باسی نەبوونی پارەیە. هەر لە دا و دەزووی نەشتەرگەری ئەمەلیاتەوە بیگرە بۆ بەنزینی ئەمبوڵانسەکان هەتاوەکە دەکاتە نەبوونی پارە بۆ پرۆژە خزمەتگوزاریەکان. لەگەڵ مابن
بەدەم چاخواردنێکەوە باسیەوەتان بۆکەم لە سلێمانی چەند داهات پێیا کرێ و چەندیشی خەرجەکرێ. ئێرە چاخانەی شعبە شوێنی کۆبوونەوەی ئەهلی قەڵەم و کتێب و شانۆکار و سینەماکار و نیگارکێش و خەڵکی ڕۆشنبیری سلێمانیە کە گفتوگویان لەگەڵاگەی سەبارەت بە داهات و خەرجی سلێمانی زۆر سەری لێ دەرناکەن بابەتەکە زۆر ناڕوونە هاوشێوەی ئەو چاتاڵە با منیش کۆمەڵی حەقیقەتی تاڵتان پێ بڵێم لەسەر داهات و خەرجەکانی سلێمانی. سلێمانی مانگانە 288 ملیار دیناری وەک داهاتی نەو دەسەکەوێ 80 بۆ 85 ملیاریش لە باج و ڕسومات و گومرگ و پێبژاردن و پارەی ئاو و کارەبای بۆ کۆ بێتەوە تا کۆی داهاتەکانی سلێمانی 373 ملیار دینارە ئەو پەڕی. خەرجەکانی چەنە؟ 15 ملیار خەرجی سەروەری و خەرجی سەرۆکایەتیەکان دەڕوات 30 ملیار خەرجی بەکارخستنی هەیە لە داو دەزاکانی حکوومەت لە کۆکردنەوەی خاشاک کڕینی دەرمان دەرماڵی مامۆستا و خوێندکار واتە 45 ملیاریش خەرجی بەکارخستنی هەیە واتە کۆی گشتی خەرجەکانی سلێمانی مانگانە 407 ملیار دینارە بەڵام کۆی داهاتەکانی 373 ملیارە کەواتە سلێمانی مانگانە 35 هەندێک جار 38 هەندێک جار 44 ملیار دینار کوتێنانی هەیە. ئێستا خەزێنەکەی سلێمانی زیاتر لە 100 ملیار دینار کەمتری تایە. هەندێک باس لەوە دەکەن کە سلێمانی مانگانە ئێستا ئەو کوتێنانی کە هەیەی زیاتر لە 125 ملیار دینارە. بۆچی کورتێنانی هەیە؟ لەبەروی داهاتە ناوخۆیەکانی کەمی کردووە. بۆ کەمی کردووە داهاتی دەروازە سنووریەکانی باشماخ و پەروێستخان لە 60 هاتوۆتە خوارەوە. شتێکی سەیری شەیە بێ باسی کەم. لەو کاتەی داهاتی باشماخ کەمەکە داهاتی حاجۆمەران و جموجوڵی بازرگانی لە حاجۆمەران لە 140 زیاکە. ئەوە بابەتێکە بە ئاسانی بەسەر منە تێ ناپەڕێ و بەسەریشا تێ ناپەڕن. هەردووشیان دەروازەی سنوورین لەگەڵ ئێرانە. بۆ لە باشماخ کەم دەکات بۆ لە حاجۆمەران زیاد دەکات ئەوە پرسیارێکی گرنگە. پرسیارێکی دیکەوەی هەندێک جار کێشەی دابیکردنی موچە لە سلێمانی نەبووە. بۆچی؟ لەبەروی هەر کاتێک 200 ملیارەکە لە بەغداوە هاتبێ ئەم کێشەیە نەبووە. بۆیە باشترین چارە ئەوەیە کە ئێستا هەرچی داهاتی نەوتی و نانەوتی هەیە لە هەولێرەوە کۆ بکرێتەوە لە پایتەختەوە لیسانەوە دابش بکرێتەوە بەسەر شارەکانە ئەو کات ڕەنگە بەشێک لەم کێشەیە چارەسەر بێت. شتێکی زۆر سێر لە ئابووری سلێمانیا ڕوویداوە حەزەکەم بۆتانی باسکەم. ئێوە زانن کە گەورەترین پرۆژەی نیشتەجێبوون لە کوردستان تا ئێستا دەکەوێتە سلێمانیەوە. ئەوەش دەزانن لە کۆی 1062 پرۆژەکە وڵەتی وەرگرتووە لە دەستەوە بەرێنان 242 لە سلێمانیە. یعنی ئەم ساڵ 17 پرۆژە مۆڵەتی وەرگرتووە لە 150 کۆی سەرمایی پرۆژەی مۆڵەت پێدراو دەکەوێتە سلێمانیەوە. ئەمە شتە سەیرەکە نییە. شتە سەیرەکە ئەوەیە لە ماوەی 7 مانگی ئەم ساڵە 350 نووسینگە و کۆمپانیای کڕین و فرۆشتنی خانوبەرە و زەویزار و عقارات لە سلێمانی داخراون. ئەم هەموو پرۆژەی نیشتەجێبوون و بازرگانیە کە دروستەکرێت و هەیە کێ کڕین و فرۆشتیان پێ بکات کێ بازاریان بۆ بدۆزێتەوە. ئەمە شنەک بەتێکی دیکەیە کە ئابووری ئەم شارەی گرتووەتەوە. ئێستا شێکێک لە گەورەترین هۆتێلەکان یەکێک لە گەورەترین پرۆژەکانی گەشتیاری پێشکەوتوترین نەخۆشخانە گەورەترین پرۆژەی نیشتەجێبوون یەکەم تۆڕی پەیوەندی لە عێراق لا سلێمانیە. دروستە لە دەروازە سنووریەکانەوە بازرگانی سز بووە بەڵام ژوورە بازرگانەکەی چالاکترینی عێراقە. ڕاستە تا دێ ژماری کارگە داخراوەکانی لە زیادبووندان بەڵام هەر پایتەختی پیشەسازیە پایتەختی ڕۆشنبیریشە. ئەمە دیوێکی دیکەی چیرۆکەکەیە.